کەرکووک و گەرمیان مێژوو فەرهەنگێکی جیهانی و دەڤەرێکی لە بیرکراوی کورد لەگەڵمان بوون بۆ ئاشنابوون بە مێژووی یەکێک لە ناوچە هەرە گرنگەکانی کوردستان. ئەم قەڵایی دەیبینن قەڵای کەرکووکە، یەکێک لە قەڵا دێرینەکانی کوردستان. ئەم قەڵایە لە چەندین سەردەمدا دروستکراوەتەوە. قەڵاکە لە سەرچاوەکاندا لە پێش ئیسلامدا ئاماژەی پێکراوە. بۆ نمونە لە سەدەی شەشەمی زاینیدا سەرچاوە کریستیانەکان ئاماژە بە دروستکردنەوەی قەڵاتکە دەکەن لەلایەن یۆنانیەکانەوە. ئەوان ئاماژە بە 2300 ساڵ لەمەوبەر دەکەن کە یۆنانیەکان چۆن ئەم قەڵایان دروست کردوێتەوە. بەپێی سەرچاوەکە قەڵای کەرکووک پێش یۆنانیەکان هەر لێرەدا بووە. ئەوان جارێکی تر دروستیان کردوێتەوە. فەرمانەکە 2300 ساڵ لەمەوبەر لەلایەن پاشای یۆنانی سۆلۆکۆ دراوە و بۆ ئەوەی قەڵاکە دروست بێتەوە. ئەو سەرچاوەیە هەندێک وردەکاری سەبارەت بە دروستکردنەوەی قەڵاکە لەو سەردەمەدا دەدات. بەپێی سەرچاوەکە بە فەرمانی سۆلۆکۆسی پادشای سلوقی یۆنانی کە دەوڵەتی سلوقی بەناوە ناونراوە دیوارێکی نوێ بە دەوری قەڵا ئاشووریە کۆنەکەدا دروستکرا. ئەم دیوارە نوێیە لە کۆنەکە بەرزتر بووە. ئەم جا 72 قولە لەسەر دیواری قەڵاکە دروستکراوە. دیارە ژمارە 72 ژمارەیەکی پیرۆز بوو لە سەردەمی دێریندا ئەو بابەتە ئاینیانە لە دروستکردنی تەلارەکاندا بە هەند وەرگیراوە. هەل لەبەر پیرۆزی ژمارەکەشە کە پێغەمبەر عیسا 72 دەست و پەیوەندی هەبووە و یارسانەکان 72 بیر. هەروەها دەڵێت کە قەڵاکە 2 دەروازەی بۆ دروستکراوە. یەکێکیان دەرگای باکوور بووە کە پەیکەرێکی بەردینی لە نزیک دادەنرێت و لە ناوەڕاستی شارەکەشدا کۆشکی پادشایی دروست دەکرێت. یۆنانیەکان شارەکە گەورە دەکەن بە دروستکردنی شەقام و کۆشکی زۆر و بەپێی سەرچاوەکە بەگشتی شارێکی نایاب دروستکراوە. دواتر جگە لە 5 خێزانی ناودار کە لە ناوچەی ئیستارە دەهێنرێن خەڵکی تریش هێنراوە بۆ شارەکە. ئەمجا زەوی لە ناوچەکە دراوە بەو 5 بنەماڵەیە. بە مەبەستی بوژانەوەی شارەکە سەرەتا باز لەسەر خەڵکەکە لابراوە. لە شارەکەدا ئەو سەردەمە 12 شەقام بە ناوی پیشە و بازرگانیەکانەوە نامراوە. هەروەها بورجێک لای کۆشکی پادشایی دادەنرێت کە ئەو کاتە و هەتاوەکو نووسینی سەرچاوەکە لە سەدەی شەشەمی زاینیدا نووسراوە هێشتا هەر بەکار هاتووە و پێی گوتراوە سەرەبەی. جگە لە بەشی یەکەمی ناوەکە کە وشەی سەرە ئەوی تر ڕوون نییە. سەرچاوەکەش هەر هێندە لەسەر قەڵاکە دەڵێت. بەو جۆرە قەڵای کەرکووک بوو بە بناغەی شارەکە، بەڵام ناوەکەشی هەر بوو بە ناوی شارەکە. لەبەرەوەی قەڵاکە لەلایەن سلوقیە یۆنانیەکانەوە دروستکرا بوو، بەم قەڵایە وتراوە کەرکە دیسلۆکە کە بە زمانی ئارامی ماناکەی دەبێتە قەڵای سلوقیەکان. ئەو کات دوای ئاشووریەکان زمانی ئارامی زمانی باوی ناوچەکە بوو بۆ نووسین ئەو زمانە بەکاردەهات. بۆیە بە قەڵاکە گوتراوە کەرکە دیسلۆکە. دواتر ناوەکە کورتکراوەتەوە بۆ کەرکا کە هەر مانای قەڵات دەدات و کراوە بە کەرکووک. بەڵام ناوەکە زۆر لەوە دێرینترە.
4200 ساڵ لەمەوبەر ناوەکە بە ئەرەپە تۆمار کراوە کە ناوێکی سۆمەری یاخود هوریە و ڕێکماناکەی نازانرێت. جگە لە کەرکووک لە سەرچاوەکانە ناوی باوە گورگور هاتووە کە پەیوەستە بە گڕەکەیەوە گەڕ. ئەم ناوە نزیکی 1900 ساڵ لەمەوبەر لەلایەن جوگرافیناسی ڕۆمی پتۆڵمیەوە بە کورکورە ئاماژەی پێکراوە. جاران بابە کورگور لەلایەن کوردەوە بە پیرۆ سیر دەکرا. دایکی کورد دەچووە سەر بابە گورگور بە هیوای ئەوەی کە خودا کوڕێکی پێبدا و دەیانوت بابە گورگور بە گوڕ هاتم بۆ کوڕ هاتم. ئەو ساش و ئێستاش ناوەکە هەر کوردیە کە لە وشەی گڕەوە دروست کراوە و وشەیەکی سۆمەری و کوردیە. جگە لەو شوێنانەی کە ئاماژەمان پێکرد ناوچەکە بەگشتی بە گەرمیان ناسراوە. گەرمیان ئاماژەیە بە ناوچەکە بەگشتی. ناوی گەرمیانیش ناوێکی دێرینە نزیکەی 2800 ساڵ لەمەوبەر گەرمیان بە گورمو تۆمار کراوە. ئەوەی مای سەرنجە لە هەموو قۆناغێکی مێژوودا گەرمیان و کەرکووک ناوەندێکی گرنگی فەرهەنگی کوردی بووە. جا بە یەکەوە بابزانین ئەو مێژووە دەوڵەمەندەی کەرکووک چۆن بووە و ئەو ڕابردووی کەرکووک و گەرمیان بە شێوەیە بووە. ئادی دەکەمەی تخواکەی وەختەمەی وەیشمەی پیریمەی بخیاجۆی ئاشاخەی یای شۆخە جوانیم کەرکووک ناوچەیەکە مێژوەکەی بۆ نزیکی 7000 ساڵ لەمەوە پێش دەگەڕێتەوە. دەشێت کۆنتریش بێت، بەڵام بەلایانی کەمەوە بە بەڵگەوە شوێنەواری 7000 ساڵی هەیە. شارەکە بەهۆی پێگەیەوە لەسەر ڕێگای بازرگانی لەبەر ئەوە لە سەرەتای مێژوەوە شوێنێکی گرنگی هەبوو و ئەوە کردوێتی بە ناوەندێکی فەرهەنگی. چەندین شوێن لەم دەڤەرە لە تۆماری مێژوویدا ناویان هاتووە، بەڵام پێش ئەوەی ناوی کەرکووک لە تۆماردا دەرکەوێت جگە لە ناوی گەرمیان کە بە دەڤەرەکە بەگشتی گوتراوە لەم ناوچەیە دوو شوێن زۆر گرنگ بووە. ئەرەپا کە ناوی کۆنی کەرکووک بوو و نووزی کە شوێنەوارێکە ئەمڕۆ دەکەوێتە نزیکی 10 کیلۆمەتر دەرەوەی شاری کەرکووک. با سەرەتا لە ئەرەپە یاخود ئارەپەوە دەست پێ بکەین. ئەرەپە دەوڵەتە شار و شانشینێکی گرنگ بووە. لە بنەچەدا شوێنەکە سۆمەری بووە. نزیکی 4200 ساڵ لەمەوبەر ناوی ئەرەپە تۆمار کراوە. ئەم ناوچەیە لە بنەچەدا وەکو ئاماژەی پێکرا سۆمەری بووە، بەڵام دواتر وردە دەساودەسی دەسەڵاتی تێدا کراوە. ئەرەپە و کەرکووک چەندین نەتەوە و دەسەڵاتی جیاواز حکوم ڕانی کردووە. لەوانە سۆمەریەکان، ئەکەدیەکان، ئاشووریەکان، هوریەکان، مادەکان و فارسەکان و ئەشکانیەکان و تەنانەت هەزەبانیە کوردەکانیش. ئەمە وای کردووە کاریگەری ئەمانە هەمووی لەسەر شارەکە بمێنێت. بەڵام لە مێژووی دێریندا هەمیشە نەتەوەی بنەچەیی ئەم شوێنە کورد بووە.
دواتریش ئارامی و ئاشووریەکان ڕویان کردوتە ناوچەکە و بوون بە بەشێک لە مێژووی دێرینی. کۆنترین شوێن کە لە ناوچەی کەرکووک بناسرێ نووزیە. نووزی شارێکە تەمەنی 7000 ساڵ دێرینە. ئەم شارە چەندین شارستانێتی دێرین حکومڕانی کردووە. دواتر کەوتۆتە دەست هوریەکان. دەورەمەندترین سەردەمی حکومڕانی ئەم شارە شاری نووزی سەردەمی هوریەکان بووە. شاری نووزی هێندەی ئارەپە گرنگ نەبووە. شارەکە سەر بە ئارەپە بووە و لەو شارەوە حکوم کراوە. سەرڕایەوە نووزی هێندە گرنگ بووە کە کۆشی دەسەڵاتی حکومڕانەکەی 100 ژووری هەبووە جگە لە دیوەخانی گەورە. دیوارەکانی بە چەندین شێوەی جوان وێنەی لەسەرکراوە و ڕەنگا و ڕەنگ کراوە. ئەگە شاری نووزی بەو شێوە بوو بێت و لەژێر حکومڕانی ئەرەپەدا بوو بێت، ئەوە نیشانی دەدات کە ئەرەپە کە ئەمڕۆ خەڵای کەرکووکە زۆر لەو گەورەتر و گرنگتر بووە کە ئەم کۆشتی پادشایی تێدا بووە. نووزی بەهۆی ئەوەی کە دەقێکی زۆری تێدا دۆزراوەتەوە لەبەرەوە لە جیهانی شوێنەواناسیدا زۆر ناسراوە. لە ڕاستیدا هیچ شارێکی کوردستان هێندەی نووزی لە نزیک کەرکووک تێکستی تێدا نەدۆزراوەتەوە. تێکستەکانی ئەم شارە بەتەنها نزیکی 7000 پارچە تاتەقوڕی نووسراوە. بەڵام تایبەتمەندێتی ئەم تێکستانە لەوەدایە کە بە درێژایی 150 ساڵ لە تەمەنی ئەو شارەدا نووسراون. لەبەرەوە تێکستەکان بە جۆرێکن کە وردەکاری ژیانی ڕۆژانەی خەڵک وەک کێشەی زەوی و زاری نێوان بنەماڵەکان، منداڵ هەڵگرتنەوە، زەوی کڕین، دابەشکردنی چەک و کەلوپەلی تر، گەندەڵی حکومڕانی، دەستدرێژی سێکسی و کێشەی هێرشی دەرەکی و چەندین بابەتی تری سەرنجڕاکێش لە خۆ دەگرێت. بەهۆی ئەوە دەتوانرێت زۆر لە وردەکاریەکانی ژیان و چۆنەتی بیرکردنەوەی کەرکووچەکانی 3500 ساڵ لەمەوبەر بزانرێت. دووشت لە دەقا نووسراوەکانی ئەم شارە دامایی سەرنجی توێژەرانە، مافیژن و باڵادەستی یاسا. لەو شارەدا کە خەڵکەکەی هوری بوون، چەندین لێکۆڵینەوە کراوە کە یاسا چۆن باڵادەست بوو، بە شێوەیە کە کەیسی کێشەی زەوی لە نێوان چەند لە ماڵێکدا نزیکی 20 ساڵی بیستووە هەتاوەکو لە دادگادا یەکلا بکرێتەوە. هەروەها لەو کۆمەڵگە دێرینەدا ژن دەسەڵاتێکی گەورەی هەبووە بە بەراورد بە نەتەوەکانی دراوسیان وەک ئاشووریەکان کە دەبوو ژن لە ماڵەوە بێت و ژێردەستەی پیاو بێت. ژنی هوری هاوشێوەی پیا و بازرگانی کردووە و ئازاد بووە لە هەڵسو کەوتیدا. نەریتێک کە هەتاوەکو سەدەی 20ەم جێی سەرنجی توێژەران بووە لەسەر کورد و تەنانەت لە ناو ژنە ئەیوبیەکانیشدا مای سەرنج بووە. ئەمڕۆ سەدان لێکۆڵینەوە و پەرتووک لەسەر نووزی نووسراوە. ئەوەش بەهۆی ئەو وردەکاریەی کە لە دەقەکانی نووزی. هەرچەندە وەک پێشتر ئاماژەم پێکرد، ناوی ئەرەپە کە ناوی دێرینی کەرکووک بووە ماناکەی نازانێت. بەڵام جوگرافیناسی ڕۆمی پتۆڵمی بە شێوەیەک تۆماری کردووە کە دەری دەخات ئەم ناوە چەند پەیوەستە بە مێژووی دێرینی کوردەوە. تۆڵمی زیاتر لە 1800 ساڵ لەمەوبەر ناوی کەرکووکی بە شێوەی ئەرپەشات تۆمار کردووە. ئەرپەشات ناوی پادشایەکی ئەفسانەی مادە و هەروەها بە پێی گێڕانەوەکانی مێژوونووسی کورد دینەوەری ئەرپەشات باپیری جەم بووە. جەمیش یەکەم کەس بووە کە لە ناوچەی سنجار و دەوروبەریدا پادشایەتی دامەزراندووە و یەکەم کەسیش بووە کە نەورۆزی داهێناوە. بەو جۆرە ناوە دێرینەکەی کەرکووک ئەرەپەشات یان ئەرەپە پەیوەستە بە ڕابردووی دێرینی کوردەوە. ئەمانە هەمووی ئەومان بۆ دەخەنە ڕوو کە هەر کاتێک پەردە و لێڵی لەسەر کۆناغە دێرینەکانی مێژووی ناوچەکەلا دەبین، لە هەموو ڕوویەکەوە ڕووداوەکان پەیوەستن بە کورد و مێژوە دەوڵەمەندەکەی. بەڵام با دیسان بگەڕینەوە بۆ شاری نووزی و دەقەکانی کە بەهۆی ئەو دەقانەی کە دۆزراونەتەوە زانیاریمان زیاتر لەسەر مێژووی دێرینی هەیە. لەوانەیە زۆر کەس بڵێ جا نووزی پەیوەندی بە کوردەوە چییە؟ لەو شارەدا هوریەکان ژیاون و ئەوە شارێکی هوری بووە. لە ڕاستیدا زۆر لەو شتانەی کە لای مادەکان هەبوون سەدان ساڵ پێشتر لای هوریەکان لە نووزی تۆمار کراوە. بۆ نمونە ناوی دیاکۆ بۆ یەکەم جار لە مێژوودا لە نووزی تۆمار کراوە.
کە ناوێکی مادیە. هەروەها خوداوەند زروان کە خوداوەندێکی مادەکان بووە پێشتر لە نووزی بۆ یەکەم جار لە مێژوودا تۆمار کراوە. ئەمە ئەوە دەسەلمێنێ کە هوریەکان باو باپیرانی کوردن و وەمادەکان هەر تەواوکەری ئەوان بوون. جگەلەوە کۆنترین دەقی ڕاهێنانی ئەسپ لە مێژوودا کە پیاوێکی هوری نووسیەتی و لە باکووری کوردستان دۆزراوەتەوە ئەمڕۆ کوردێک لی تێدەگا. واتە هوریەکان کە لە نووزیدا ژیاون هەر باو باپیرانی کوردن. ئەمانە نمونەی ئەو دەقانەی مادەکانن کە لە پەیوەست بە خوداوەند زرواندا ئاماژەی پێکراوە و سەدان ساڵ پێشتر لە شاری نووزی نزیک کەرکووک ناوی هاتووە. دەرگە زروان، درێژە زروان، زروان توخمە، زەروان توخمە. ئەمە پەیوەندی زمانی مادی و کوردی بوو و هەروە ئەو پەیوەندیە دەرەخات کە زمانی مادی هەر تەواوکەری زمان و فەرهەنگی هوریەکان بوو. جگەلەوە هەمان ئەو خوداوەندەی مادەکان نزیکی 1200 ساڵ لەمەوبەر لە کڵامێکی یارسانیدا لای بابە نجومی لوڕستانی تۆمار کراوە. بابە نجومی لوڕستانی دەڵێت زەروانە بیانی زەروان بیانی نەدەوری وەرین زەروان بیانی ئەهری و وەرمز و یارانێ دیانی کاڵای خاسیار ئەو دەمشیانی. جگەلەوە هەمان ئەو خوداوەندەی مادەکان نزیکی 1000 ساڵ پێش باوە نجومی لوڕستانی مادەکان ئاماژیان بەو زەروانە کردووە کە پێش ئەوانیش لە دەقەکانی نووزی نزیک کەرکووکدا ئاماژەی پێکراوە. واتە یارسانیەکان یاخود کاکەیەکانی کەرکووک هەر تەواوکەری هەمان فەرهەنگی ئاینی مادی و هوریەکانن. ئەوە جگەلەوەی کە بەشێکی زۆری ئەو وشە کوردیانەی کە ئەمڕۆ لە کوردیدا بەکاریان دێنین بنەچیان هوریە. بۆ نمونە ئەسوەوانی، ئەسپەوانی، ئەسووسانی، ئەسبوەسێن، ئیزەس، ئەس، ئیزوینی، زیوین، ئەکوورنی، کران، ئانی، ئانە، ئەوە، ئەڵ، ئەڵ، ئەڵێ، مشتانی، مژدانە، کاتسی، کاسە، کڵ، کەڵ، کول، کول، واڵی، واڵی بە مانای خوشک، مان، هەرمان بە مانای مانەوە، ساوەڵە، ساڵ واتە ساڵ، سەگەری، چەکەرە. دەیان وشەی تریش ئەمڕۆ دوایی زیاتر لە 4000 ساڵ لە شارستانیەتی هوریەکان هێشتا لە زمانی کوردی داماوە. تەنانەت دەقێکی هوری هەیە کە لە باکووری کوردستان دۆزراوەتەوە و لەسەر ڕاهێنانی ئەسپە زمانەکەی بە شێوەیەکە کە کوردی ئەمڕۆ لی تێدەگات. جگە لە ناوی نووزی یەکێک لەو شوێنانەی تر کە ئاماژەی پێکراوە و پێشتر باسمان کرد ناوی گەرمیانە. ناوی گەرمیان بەگشتی ئاماژەیە بۆ ناوچەکە هەمووی. ناوەکە نزیکی 2800 ساڵ لەمەوە پێش لە سەرچاوەکانە تۆمار کراوە. واتە ئەگەر ئەو سەردەمە تۆمارکرابێ مێژوەکەی زۆر دێرینترە. جگە لەوە لێکدانەوەی ناوی گەرمیان زۆر ڕووی مێژووی ناوچەکە و ڕابردووی دێرینی کوردمان لە گەرمیاندا پێدەڵێت. ناوچەکە ئەو کاتەش ناوی هەرگەرمیان بووە، بەڵام ئاشووریەکان ئەو کات هەمیشە ناوەکان کە پاشگیری شوێنی یان کە پاشگرێکی ئاماژەیە بە شوێن لە کوردی و میدی و هوریدا ئەوان وەریان گێڕاوە بۆ زمانی خۆیان و لە بری ئەو وشەیە وشەی بێتی خۆیان خسۆتە پێشوشەکە. بۆ نمونە کۆردیان کە ناوی جەزیرە و بۆتان بوو و مانای شوێنی کورد دەدات، ئاشووری و ئارامیەکان کردویانە بە بێتقاردوو. بەو شێوەیە گەرمیان سەرەتا بە گوروم ناوی تۆمار کراوە. دواتر ئارامیەکان تەنها بەشی گەرمی ناوی گەرمیانیان بە نیوەیی وەرگێڕاوە و یان کراوە بە بێت و لە ئەنجامدا لای ئەوان بووە بە بێتگەرمای. لەبەرەوەی کە وشەی یانی کوردی و میدی و میتانی کراوەتە بێتی ئاشووری و ئارامی.
ئەوەی کە ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە زیاتر لە 1800 ساڵ لەمەوبەر ناوەکە لەلایەن جوگرافی ناسی ڕۆمی پتۆڵمیەوە بە شێوەی گەرەمان تۆمار کراوە کە ئەمە ئەوە دووپات دەکاتەوە ناوەکە لە ڕابردوودا گەرمیان بۆ و نەتەوە نوێەکان بە نیوەی وەریان گێڕاوە. بیرمان نەچێت وشەی گەرم گۆڕاوی گر لەگەڵ مووی سۆمەریە کە ماناکەی دەبێتە زیادکردنی گر بە سۆمەری و وشەی گەرما لەو بنەچێوە دروست بووە. ئارامیەکان ناوی گەرمیانیان کردوتە بێتگەرمای. دواتر کە ئەشکانیەکان هاتوونەتە ناوچەکە لە بری پاشگری یانی کوردی میدی و هوری ئەوان پاشگری گان یا کانیان خستۆتە سەر ناوەکە و بووە بە گەرمەکان یاخود گەرمەگان و عەرەبیش کە لە سەردەمی ئیسلامدا دوای هەمویان هاتۆتە ناوچەکە ناوە ئارامی بێتگەرمای کورد کردوتەوە و کردوێتی بە باجەرمی و گەرمەکانی پەهلەویان کردوتە جەرمەقان و بە خەڵکەکەشیان گوتووە جەرمەقانی. بەو جۆرە ناوەکە لە بنەچەدا گەرمیان بووە کە تۆماری زیاتر لە 2800 ساڵ لەمەوبەری هەیە. هەمەجۆری سەرچاوەکان وای کردووە کە لەلایەن نەتەوەکانی ترەوە هەمان ناوی گەرمیان بە شێوەکانی گورم و گەرمایی بێتگەرمایی و باجەرمی و جەرمەقانیش تۆمار بکرێت. جگەلەوە ناوی گەرمیان ناوێکە بە زمانی کوردی و ئەیسەرمێنێ کە هەزاران ساڵ لەمەوبەر ئەوە کووردە کە ناوەکەی داوە بەم ناوچێ. کورد هەمیشە وڵاتی خۆی دابەشەکە بە سەر دوو ناوچەدا گەرمیان و کوێستان. کوێستان ناوچە شاخاوی و ساردەکانە و گەرمیان ناوچە گەرمەکە. واتە ڕاستە کورد ناوەکەی بەکارهێناوە بۆ ئەم ناوچەیە گەرمیان، بەڵام هەر شوێنێکی تریش کە گەرم بێ کورد بە گەرمیان ئاماژەی پێدەکات. ئەمە کوردێتی ناوچەکە و دێرینی نەتەوەی کورد لەم خاکەدا خاکی گەرمیان دووپات دەکاتەوە. لە ڕاستیدا جەرمەقانیەکان کە هەر گەرمیانەکان بوون لە سەرچاوە ئیسلامیەکاندا وەک خەڵکی زانا ئاماژیان پێکراوە. ئەوان بە عەجەم و بە ئارامی لە قەڵەمیانداون. ئەوەش ڕاستە لەبەرەوەی ناوچەکە کورد و ئارامی تێدا بووە. جگەلەوە لە سەرچاوەکاندا هەندێک جار لە ڕابردوودا کورد بە عەجەم لە قەڵەم دراوە. بە تایبەت گەرمیانەکان دیارە ئاشنای ڕابردووی سۆمەری خۆیان بوون و خۆیان بەجودا داناوە. ئەو زاراوە کوردی کە گەرمیانەکان ئەمڕۆ قسەی پێدەکەن نزیکترین زاراوەی کوردیە لە زمانی سۆ. گەرمیان زۆرجار پاشای تایبەتی خۆی هەبوو و هەتاوەکو پەیدابوونی دەوڵەتی ساسانی گەرمیان پاشای ناوچەی خۆی مابوو. بۆ نمونە لە سەدەی یەکەمی زاینیدا واتە نزیکی 2000 ساڵ لەمەوبەر پاشای گەرمیان بە شاهگرد شاقرد ناوی هاتووە. ناوەکە لەوە دەچێت هەر شا کورد بێت بەڵام سەرچاوەکە ئارامی و ناوەکە بەو جۆرە تۆمارکراوە. ئارامیەکان ناوی کوردیان بە قرد تۆمار کردووە بۆیە ناوەکە لە بنەچەدا شاکورد بووە. هەروەها ناوی کچەکەشی فرەتیە بووە. تەنانەت سەرچاوەکان لە سەدەی سێهەمی زاینیدا ئاماژە بە پەیدابوونی دەسەڵاتی ساسانی دەکات. سەرەتا ئەردەشیر هاوکاری وەرگرتووە لە پاشای گەرمیان کە ناوی دۆمژدانە بووە لەگەڵ پادشای هەزەوانی هەولێر و پادشای مادی ئازربایجان. ئەوەش بۆ مەبەستی شکاندنی ئەشکانیەکان بووە کە تا ئەو سەردەما باڵا دەست بوو. هەروەها گرنگی گەرمانیەکان جارێکی تر لە سەرچاوەی ساسانیدا دەردەکەوێت. کاتێک کە لە سەدەی سێهەمدا پاشای ساسانی نارسا دەبێتە پادشای پاشاکان، سەرەتا هەندێک ململانێ لە ناو بنەماڵەی ساسانیەکان دروست دەبێت. دواتر پاشای ساسانی لای شارۆچکەی قەرەداخ دەبێت بە شای شاکانی دەوڵەتی ساسانی و لەوێدا تەلارێک بەو بۆنێوە دروست دەکەن کە ئەمڕۆ بە پەیکوڵی دەناسرێت. لەو دەقە پەهلەویەی نزیک قەراغدا کە زیاتر لە 1600 ساڵ لەمەوبەر تۆمارکراوە، گەرمیانیەکان وەک بەشێکی گرنگی پشتگیری پاشای ساسانی ئاماژیان پێکراوە. لە دەقەکەدا ئەوان بە گەرەماییەکان ناویان هاتووە.
دەقەکە کە لەسەر بەردە و هەندێکی لێشکاوە، بەڵام ئەوەی کە لێی خوێنراوەتە و پەیوەستە بە گەرمیانیەکان دەڵێت من توانای ئەمەم هەیە، ئەویش کوشتنی میرەکان و گەورە پیاوان و پیا و ماقوڵانە کە ماڵ و مڵکیان بدەمە گەرەماییەکان و ماڵاتی خۆم لە هی خانەوادەی خۆم و لە هی گەرەماییەکان پێکەوە دەنێم. بەو جۆرە گەرمیان پێگەیەکی گرنگی مێژووی هەبووە. زۆر جاریش لە سەرچاوەکاندا ئەومان بۆ دەردەکەوێت کە هەمان کورد و هەمان خەڵک لەم شوێنەدا بوون. نزیکی 1500 ساڵەمە بەر واتە سەدەی پێنجەمی زاینی لە نێوان کەرکووک و داقووق و مووسڵ و شاری ئورفەدا ناوەکانی ئیبراهیم میدی و پۆڵ بەرکاکەیی هاتووە. جا هەرچەندە سەرچاوەکان وشەی بەر بە ئارامی لە قەڵم دەدەن، بەڵام وشەکە سۆمەری و کوردیە، واتە ناوەکە پۆڵ بەرەی کاکەی بووە. زۆر جار وشەکان هاوبەش دەبن لە نێوان زمانەکاندا. وشەی بەر بە شێوەیەکی فراوان لای ئارامیەکانیش بەکار هاتووە. هەروها سەرچاوەکان دەڵێن کە ئیبراهیم مادی ئاینی کریسیانی لە شارۆچکەی بەتنایی نزیک مووسڵ بڵاو کردوتەوە. دواتریش لەو شارۆچکەیەدا کڵێسایەک بە ناوی ئیبراهیم مادی دروست کراوە و هەتاوەکو ئەمڕۆژ شوێنی کڵێساکەی ئیبراهیم مادی دەناسرێت. لە ڕابردوودا شارۆچکەی بەتنایە خەڵکەکەی ئێزدی بوون و دواتر کراون بە کریسیان. و هەروە هەندێک سەرچاوە پێی وایە بەتنایە لە بنەچەتە ناوی بێدمەدایە بووە کە مانایی بە زمانی ئارامی شوێنی مات دەدات. کەرکووک لە سەدەی دووەمی زاینیەوە بووە بە ناوەندێکی گرنگی ئاینی کریسیان. بەڵام ئاینی مانیش لە سەدەی سێهەمەوە لە شارەکەدا بڵاو بووەتەوە، جگە لە ئاینی زەردەشتی کە بە تایبەت لە سەدەی سێهەمەوە بە شێوەیەکی بەرچاو لە شارەکەدا بڵاوکراوەتەوە. ئەمە وای کردووە کە شارەکە جگە لەوەی کە زمانی جیاوازی کوردی و ئارامی تێدا قسە بکرێت، بەڵام ئاینی جیاواز و تەنانەت مەزهەبی جیاوازی کریسیانیش لە شارەکەدا هەبێت. بەشێکی زۆری ئەو سەرچاوانەی کە لە بەردەستان لەسەر ئەو مێژوە دێرینە سەرچاوەی کریسیانین، ئەویش بەهۆی بەهێزی ئاینەکەوە لە دەڤەرەکەدا و هەروەها مانەوەی ئاینەکە و بەڵگەنامەکانی هەتاوەکو ئەمڕۆ. ئەمە وای کردووە هەندێک وردەکاری لەسەر کەسایەتیە گەرمیانیە کریسیانەکان بمێنێتەوە. تەنانەت ئەو سەرچاوانە ئاماژە بە گرژی و ململانەی نێوان پەیڕەوانی ئاینی مانی و کریسیانەکان دەکەن لە شارەکەدا. هەروەها کوژرانی کریسیانەکان لەلایەن ساسانیەکانەوە لە شارەکەدا لە پەرتووکی کرۆنۆلۆژی کەرکابێچلۆکە ئاماژەی پێکراوە کە لە سەدەی شەشەمی زاینی دانووسراوە. لە شارەکەدا ئاسی خوێنەواری بەرز بوو و چەندین کەسایەتی کریسیان ناوی هاتووە. یەکێک لە کەسایەتیە کریسیانە گەرمیانیەکان ناوی خێنیاسە. خێنیاس لە ساڵی 440 زاینی واتە نزیکی 1600 ساڵەمەوە بەر لە گوندی تەحاڵ لە گەرمیان لەدایک بووە. دواتر لەگەڵ دایک و باوکی ڕوو دەکەنە ئورفە و ئەو لەوێ لە بواری ئاینیدا دەخوێنێت. ئەم جا بەپلەکانی قەشەیدا گەورە دەبێت و نازناوی ڕۆمی ئاینی فلینۆسی مابووک یاخود منبج بە ناوی شاری منبج یاخو مابووی ڕۆژ ئاوای کوردستانەوە ناو دەرێت. وەک زۆر لە کوردە کریسیانەکان خێنیاس لەسەر مەزهەبی یاقوبی دەبێت. ئەو بەپلەکانی ئاینیدا دەڕوات و دواتر دەبێتە قەشەی باڵای شاری مابووک یاخود منبج لە ڕۆژ ئاوای کوردستان. بەڵام هەندێک گۆڕانکاری لە دەوڵەتی ڕۆمدا ڕوو دەدات و دواتر لەسەر بیر و باوەڕی ئاینی بەلادەردا دەنرێت. لەسەر ئەوە دەنێرێت بۆ وڵاتی بولغاریا و دەست بەسەر دەکرێت و تا کۆتایی ژیانی لەوێ دەمێنێتەوە. ئەم کەسایەتیە پیرمەندێکی گەورەی ئاینەکەی و چەندین بەرهەمی ئاینی لێبەجێ ماوە. هەتاوەکو ئەمڕۆ لێکۆڵینەوە لەسەر خێنیاز دەکرێت و چەندین پەرتووک و لێکۆڵینەوە بە زمانی ئینگلیزی لەسەر خێنیاز هەیە.
دەبێت ئەوە بزانرێت کە زۆربەی کەسایەتیە گەرمیانە کریسیانەکان خۆیان کورد بوون. کەمبوونی ناوی کوردی لە ناویاندا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زمانی ئاینەکە زمانی ئارامی بووە، لەبەرەوە ئەوان ناوی ئارامیان بۆ خۆیان هەڵبژاردووە. هاوشێوەی موسڵمانی کوردی ئەمڕۆ کە زۆربیان ناوی عەرەبیان هەیە. سەرڕایەوە لە سەرچاوەکانە هەندێک جار ناوی وەکو ڕۆستەم، پاکیزە، تەنانەت ناوی کوردیش لە سەرچاوەکاندا تۆمار کراوە. جگە لە خێنیاس کەسایەتێکی گرنگی تر هەیە کە ناوی سەبەر ئیشۆیە و بە سەبەر یەشوعیش ناوی هاتووە. ئەم زاتە لە ساڵی 524 لە ناوچەی شارەزور و هەندێک دەڵێن گەرمیان لە گوندی پیرۆس ئاوا لەدایک بووە. پێدەچێت لە نێوان ئەو دوو ناوچەیەدا بوو بێت. بەڵام زۆرجار لە سەرچاوەکاندا سنووری نێوان ئەم دوو ناوچەیە تێکەڵ دەبێت و لە سەردەمی نوێژدا کراون بێک. ژیانی ئەم کەسایەتیەش بەشێک لە مێژووی دەفەرەکە دەخاتە ڕوو. سەبەر یەشوع کوڕە شوان بۆ و خۆشی لە هەرزەکاریدا شوان دەبێت و دواتر دەبێت ڕەبەن لە کلێسەکان و چەند ساڵێک سەرقاڵی خوێنی ئاینی دەبێت. ئەمجا دەچێتە باکووری کوردستان بۆ ناوچەی نووسەیبین هەتاوەکو زیاتر لە ئاینی کریسیانیدا قوڵ ببێتەوە. لەوێ نزیکی 9 ساڵ دەخوێنێت و دواتر بۆ ماوەی 3 ساڵ بۆ خەڵوەتگرتن ڕوو دەکاتە جەزیرە و بۆتان. ئەمجا ئەوێش بەجێ دەهێڵێت و ڕوو دەکاتە ناوچەی نزیک زەڵم و لە چیایی شاران یا شاران لە هەورامان نزیکی 5 ساڵ خەڵوەت دەگرێت. سەبەر ئیشۆ دواتر دەبێتە قەشەی باڵا لە گەرمیان و لە نزیک داقوق. ناوبانگی بە ناوچەکەدا بڵاو دەبێتەوە بە شێوەیەک کە کاتی هەڵبژاردننی گەورەتری سەرکردەی کریسیانی ڕۆژهەڵات دێت، پاشای ساسانی بڕیار لەسەر سەبەر ئیشۆ دەدات. ئیتر هەر کات باڵوێزی ڕۆم ڕوو دەکاتە ناوچەکە، سەرەتا دەبوو سەردانی ئەم پیاوە گەرمیانەیە لە مەدایم بکە. هەروەها قەیسەری ڕۆم چەندین دیاری بەهاداری بۆ ئەم پیاوە ناردبوو، داوای نزا و بەرەکەتیشی لێکردبوو. ئەم کەسایەتیە ساڵی 604 زاینی کۆچی دوایی کرد. شای ساسانی جلوبەرگی تایبەتی بۆ نارد بۆ ئەوەی بەپێی ڕێوڕەسمی ئاینی کریسیانی بەو جلانەوە بنێشێ. سەبەر ئیشۆ لەسەر وەسێتی خۆی لە گەرمیان نێژرا. هەروەها پرسێکی تایبەت و گەورەی بۆ کرا. لە پرسەکەیدا وەزیری خەزێنەی دەوڵەتی ساسانی کە ناوی یەزدین بوو، کەسایەتێکی گەرمیانی بوو، خۆی ئامادە بوو یاوەری تەرمەکەی کرد هەتاوەکو نێژرا. کەسایەتی تریش هەل لەم دەڤەرەوە سەری هەڵداوە. لە سەدەی نوێمی زاینیدا واتە نزیکی 1200 ساڵ لەمەوبەر تۆماز مەرگەیی لە شیروانە لە ناوچەی گەرمیان لەدایک بووە. هەرچەندە سەرچاوەکان ڕوون نین ئایا لای قەڵای شیروانە بووە یان ناوچەی شیروانەی سەر بەهەولێ. تۆماز بە پلەکانی گەورەبوونی قەشەیدا دەچێتە سەرەوە. دواتر دەبێتە قەشەی باڵای ناوچەی گەرمیان و لەوێدا پەرتووکێکی نایاب لەسەر مێژووی کلێساکانی گەرمیان و ناوچەکە دەنووسێت. ئەم پەرتووکە زیاتر لە 120 ساڵە کراوە بە زمانی ئینگلیزی و سەرچاوەیەکی مێژووی گرنگی ئاینی کریسیانی و کلێساکان و کەسایەتی و ڕووداوەکانی ئەو سەردەمەیە. تۆماز لە پەرتووکەکەیدا هەندێک وردەکاری سیر لەسەر کەسایەتیە کریسیانەکان دەدات. تەنانەت ئاماژە بەوە دەکات کە خەڵکانێک لە کلێسەکانی کوردستانەوە چوون بۆ چین بۆ بڵاوکردنەوەی ئاینی کریسیانی. گەرمیان شوێنێکی گرنگی کوردیە و کەسایەتی گرنگی هێناوەتەکایەوە. یەکێک لەو کەسانە کەسایەتیەکی یارسانیە کە لە زۆر ڕۆ تێگەیشتنمان بۆ زمانی کوردی و مێژوەکەی دەگۆڕێت. ئەم کەسایەتیە ناوی پیر ئەحمەدی کەرکووکیە کە لە کەرکووکدا لەدایک بوو و هەر لەوێش داژیاوە. ناوی تەواوی ئەحمەدی کوڕی نەسەی کەرکووکیە. ئەو لە تەمەنی 8 ساڵیەوە لای باوکی خوێنوێتی و دەنخۆش و تەمورژەن بووە. ئەو کڵامی بەدەم تەمورژەنینەوە
چڕیوە. وەک زۆربەی یارستانەکان ئەویش تەمورژەن بووە. لە ناو یارستانەکاندا بە هۆنراوە ئاینیەکان دەگوترێت کڵام. پیرەحمەد کڵامێکی زۆری هەبووە بەڵام زۆربیان فەوتاون. ئەوانەی کە ماون لای یارستانەکان پارێزراون. هەندێک سەرچاوە پێی وایە پیرەحمەد هەر لە شاری کەرکووکدا کۆچی دوایی کردەوە و هەر لەوێژ نێژراوە. بەڵام بەداخەوە هەتاوەکو ئەمڕۆ نازانرێت شوێنی گۆڕی